بەناوی خی گەورە ئەمڕۆ لە نووسنگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین باوکاری چەند خێرخوازێک توانیمان 25 ملیۆن دینار بەسەر نزیکی 100 کەس دابش بکەین کە ئەلحەمدولله خەڵکی لەوانە بێباوک و هەژار و کەم دەرامەتی تێدا بوو و خەڵکێک بوو کە بەڕاستی زۆر مستحق بوون. زۆر سپاسی ئەو خێرخوازانە و سەرجەم خێرخوازانی سنوورەکەمانەکەین کە دەست بارگرمانن و هاوکارمانن بۆ ئەم پرۆژانە. خی گەورە پاداشتان داتەوە، خی گەورە بەرەکەت بێخیتە ڕزق و ڕۆزیان وەخوای گەورە کار و پرۆژە و کەسابەتیان ئاسان کا و بەرەکەت داریکە ئینشاءالله.